زۆر جار ئەو ئافرەتانەی مەسەن لە لادێ ئەچون بۆ کۆڵ و بار و شتی قورسیانە خستە سەر پشتیان و کونە ئاویانە هێنایەوە و یا لە ناو شارە بەتڵەغا سەڵەگرن و فەردە ئارد و نازانم گەنم وەخان و شتی قورس ئەمانە باش نییە، چونکە زۆر جار ئەبێتە هۆی لە بارچوونی و مناڵە ئەم ئافرەتە ئەم شتە حەملە قورسە ئەنی جاری وا هەیە یا کەوتن ئەگەر ئافرەت ئاگای لە خۆی نەبێ بکەوێت زۆر جارە و مناڵە یعنی کە بە ڕەحمی دایکەوە هەڵواسراوە زۆر بەقووەت نییە، شتی قورس ماندووبوونی زۆر ئیشی زۆر قورس جەستەیی ئەبێتە هۆی لە بارچوونی مناڵەکە. باری دەرونیەکەی چییە؟ مەبەستمانەوەی ئافرەتی دووجان ئەبێت لەو فترەی حەملەیە لەو نۆمانگ و نۆڕۆژەیە ئاگاداری خۆی بێت، ئاگاداری خۆی بێت لە لانی دەرونی ئەوە جەستەی هیچ ئەبێ ئاگاداری خۆی بێ لە لانی دەرونیەکە چییە؟ ینی ئەمەش ڕۆڵی مێردەکەی و کەسانی چواردەوری زۆر زۆر گرنگە، ینی نابێت ئیهانە بکرێ، نابێت سوکایەتی پێ بکرێ، نابێت شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە هەبێ بۆ ئێم ئافرەتە خەفەت نەخوا دڵی تونگ نەبێ کێشەی بۆ دروست نەبێ لەوانەیە کە پرسیار کە بڵێ ئایا خەم و خەفەت و دڵتەنگبوون و مەسەلەن ئاڵۆزی باری دەرونی زیانی بۆ مناڵ هەیە لە ناو مناڵدانی دایکە بڵێ، بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ نامەرج نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ، بەڵکو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ. یانی چی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ؟ کاتێ ئافرەت دووجانە خەفەتی هەیە، مشکیلەی هەیە، مێردەکەی لەگەڵی خراپە، خەس و خەزوری لەگەڵی خراپە، خەم و خەفەتی هەیە، ئەم خەم و خەفەتە و ئەم مەشاکیلانە وای لێەکە ئیشتیهای خواردنی دەمێنێ کە ئیشتیهای خواردنی نەما وەکو پێویست ناتوانێ خواردن بخوا، ئێکە خواردنی وەکو پێویست نەخوارد مناڵەکە تووشی بەدخۆراکێ بێ و هۆکارێکمان هەیە دوایمە باسێکەکەین هۆکاری بەدخۆراکێ، چکە مناڵ خۆخۆی خواردن ناخوا. ئەم کۆرپەلێ لە ناو منداڵدانی دایکی خۆی خواردن ناخوا، بەڵکو خواردن لە دایکەوە وەرەگرێ لە ڕێگەی پەتکەناوک و لە ڕێگەی با بڵێن وێڵاشەوە. ئەگەر دایکەکە خۆی بەدخۆراک بێ مناڵەکەی چۆن خۆراکی باشیە بێ لە کێوە بێنێ کەواتە مناڵەکەش بەدخۆراکە بێ.